كابتن بجوێرەوەی مثلا چەندین ساڵە جەنابەت ڕاهێنەری چ شتێک زۆر گرنگە بۆ یاریزانی کیک بۆکسین بۆ ئەوی مثلا لە سەرەتا لە سفرەوە تاوەکو یاریزانێکی ئاست پێشکەوتوو چی پێویستە بیکات؟ ئێمە یەکەم جا من بە یاریزان ئەڵێم ئەوە قسەی منیش نەبێوی هەموو کەسێک بێ پێشەم شتی ئەخلاق لەناو هۆڵی وەرشی و لە دەرەوەی لە دەرەوە لە هەموو شتێ ئەخلاق بەرامبەر بە هەموو کەس بەرامبەر بە ڕایەنەرە بەرامبەر بە خۆت بەرامبەر بە وەرزشەکەت ئەخلاقتە بێ بەردەوامبوون لەگەڵ یا دڵنیا باگەی بەوەی ئەتەوێت لەبەری خوای گەورەی ئینسانی وا دروست کردووە شتێ نییە ئینسان پێی نەگا شتێ نییە لە دنیا ینی ئەو شتێک کە نیەت هێنا بڵێ من ئەوە پێی ئەگەیت بەس چییە بە کوردیە پەتێکی خۆمانەڵێ لە پڕناوی بە کوڕێ زۆر کەسەیە پەلەیەتی هەزاران کەسمان بینی بەس لە نیوێ ڕێگا لایە بەڵامەوەی کە بەردەوام بێت دڵنیا بە پێگات و سەرکەوتو پێ گەی بۆ ئامانجێ کە ئەوێت یاریزانێک لە سفرەوە دەست پێ بکات تاوەکو ئاستێکی باش و پێشکەوتو ماوەی چەندی پێویستە خۆی لە شەش لە کەسێک بۆ کەسێکەوە دەگۆڕێ طبعاً 100% لە کەسێک بۆ کەسێک گۆڕێ بەڵام لە 6 مانگات ئەنجامی خۆی بینێتەوە لە 6 مانگ 6 مانگ ئەزانێ چی کردو ئەگەر بە شێوایەکی ڕاست ڕۆشتوێ لە دڵیان ئێوە لە هۆڵەکەتان چەند کاتێکی جیاوازتان هەیە بۆ تەمەنی جیاواز لە چێ تەمەنێکەوە دەتوانێت مەسەلەن هەر کەسێکی لە چ تەمەنێکەوە دەتوانێت یاری کینگ بۆکسی بکات ئێمە گروپی مناڵانمانێت تا 12 ساڵ ئەوانە لە 6 ساڵەوە تایەتی تا 12 لە 6 ساڵەوە تاوەکو هەیە 5 ساڵیشەڵە بەس لە ئایپات و مۆبایلش دوورکە بەس بێ بجۆڵێ بەس ڕاکە ئەمە پێیان نەڵێن هەڵێن تەکنیک فێر نابێ مناڵە چی وچێڵە بەس بجوڵێ ئەو سعاتە لێرە بێ لەبەر مێشکی لەبەر خۆی لەبەر جوڵی لە دوورکەوتنەوەی لە ئایپات و مۆبایل ئەڵێ قوبڵمانە بەس بجوڵەکە اینا لە 6 ساڵەوە وەرەگرین ئەتا 12 مناڵان گروپی ئافرەتانیشمانێ بە ئەمە شێوە گروپێکی چالاکنەوەن دوایش دوو گروپی گەورەکانمان هەیە لەبەر گەورەکانمان زۆر هەم زۆرن هەم هەیشە شەشونی پێی ناکرێ بۆنین و کاتە زووتریان لە مەکتەبی ئەوارانە یا ئیش و کاری تەوانەوە دوو گروپ گەورەکانیشمانێ گەورەکان تا 6 ساڵیش ئاسایەتوانی وەرزش خۆی بکات